بە هۆی نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان لەلایەک و نەبوونی هەلی کار لەلایەکی دیکەوە بەشێک لە هاوڵاتیانی ناحیەی قادرکەرەمی سەر بە قەزای چەمچەماڵ و گوندەکانی دەوروبەری گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و بۆ ماوەی زیاتر لە 7 کاتژمێر ڕێگای سەرەکی تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی کۆمپانیای داناغازیان داخست. تا ئامادەکردنی ئەم راپۆرتەش بەردەوامون لە دەربڕینی ناڕەزایەتی و گردبوونەوەکەیان بۆ گەیاندنی داواکاریەکانیان بە لایەنە پەیوەندیدارەکان ماوەی 2 مانگە دانیشتوانی سنوورەکە ئەنجومەنێکیان پێچێناوە بە ناوی ئەنجومەنی باڵای ناحیەی قادرکەرەم و دەوروبەری. ئەم 2 دانە مانگە ئێمە لژنەیەکی باڵای ئەنجومەنی قادرکەرمان پێگێناوە. ئەم ئەنجومەنە کتابی ڕەسمی لە مدیرناحیە خۆیەوە کراوە بۆ ئاسایش بۆ ئاسایش و بۆ قایمقامێت تامان کراوە بۆ ناو دانەگاز کتابمان کرا بۆ سامان سروشتەکان دامانەتە دەستی کاک دڵشاد تا ئێستا جوابی نییە. مدیرناحیە بە هیچ شێوەیەک نەک داواکارەکانی جێبەجێ نەکردووە بەڵکو دژایەتێکی زۆرمان دەکە. داوای حەق و مافی ئەم گەنجانە ئەکەین ئەم خەڵکاکەین بۆ نمونە خەڵکیان هێناوە لە دووە گوزاخۆ لە هەورامانەوە لە شەرگاتەوە لەکوێوە تاعینیان کرۆمانی بە بیزوەرەکە بەسەرەوە 100 گەنجمان هەیە لە قادرکەرەما بێهیچ و بێکارە بێجگە دیەکانەمە بەس ناحیەی قادرکەرەم بەڕاستی ئێمە قبوڵ ناکەین ئێمە ئەیرە چۆڵ ناکەین هەتا خوێنمان مابێ ئەلم سەرجادا ئەوەسین و داوای حەقی ئەو ماف و گەنجاناکەین. چەند مەسئولێکەیە ماگانە پارەکەیان لەم سنووری قادرکەرەمەیە کار بەدەستن ماگانە پاریان بۆ ڕابووە ماڵەوە گەنجی قادرکەرەم وەرە ئێستا من گەنجت بۆ دیێنم لەم قادرکەرەمەی ئازاد نەڕتەبع لە گیرفانیان نییە. سەبارەت بە کێشە و داواکاری هاوڵاتیانی سنوورەکە پەیام پەیوەندی کرد بە سدیق محەممەد بەڕێوبەری ناحیەی قادرکەرەم بەڵام ئامادە نەبوو هیچ ڕوونکردنە و لێدوانێک بدات. لا بەیاننامەیەکیشاندا هاوڵاتیانی سنوورەکە چەند داواکاریەک ئاراستەی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن و دەڵێن لا ئەگەری وەڵام نەدانەوەیان هەڵوێستی تونتریان دەبێت و بەردەوام دەبن لەسەر گردوونەوە و ناڕەزایەتیەکانیان. داواکارەکانیشمان خۆی لەم خاڵانە بینێتەوە. یەکەم ئێمە کێشەی کارەبامانێت تاکە ناحیە لە هەرێمی کوردستانە هەتا ئەم ساتە وەختە کارەبای نیشتیمانی نییە داناغاز کارەبامانەتێ ئەتوان بڵم دەوڵەمەندترین ناحی هەموو عێراقیشی نەک هەرێمی کوردستان لە ڕووی سامانی سروشتی و لە ڕووی کشتتوکاڵیشەوە. پاشان چاکردنی ڕێگای قادرکەرەم ولادیەکان سەر لەبەری ئەوە خۆیان بینیویانە نێوان شەریکە قادرکەرەم و هەولادیەکانمان ڕێگاکانی چەند وێرانە پاشان کە لە سەمچەماڵەوەی بۆ قادرکەرەم ڕێگاکانی سەر لەبەری تاسە وێرانەیە. ئاوادانکردنەوەی بنکەی تەندروستی کۆمە لە بنکەی تەندروستیمان هەیە هیچ کارمەندێکی نییە لادیەکان دوورە دەستن ڕێگاکەی خراپە گەشتیان بە شار قورسە بەڕاستی بۆیە بە پێویست ێزانین بۆمان ئاوادانکەنەوە و کارمەندی بۆ تاینکەن. داوا دەکەین بەڕێوەبەری ناحیە بگۆڕدرێت یا دەسەڵاتی پێ بدرێت. لەگەڵ ئەوەی کۆمپانیای داناغاز دەکەوێتە سنووری ناحیەی قادرکەرەم و ناوچەکە دەوڵەمەندە بە سامانی سروشتی بەڵام پاش نزیکەی 30 ساڵ لە حکومڕانی کوردی تا ئێستا ئەم ناحیەیەش هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان گیرۆدەی چەندین کێشە و گرفتە کە دیارترینیان نەبوونی هەلی کار و خراپی ڕێگەوبانەکان و نەبوونی کارەبای نیشتیمانی و خراپی کەرتی تەندروستی و ئەمانە و چەندین گرفتی دیکە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قادرکەرەم.